داڕمانی دیواری بەرلین ئاماژە بوو بە سەرەتای گۆڕانکاریەکی زۆر گرنگ لە جیهاندا. ئەوەش وەزیری پێشووی کاروباری دەرەوەی ئەمریکا جیمز بیکر لە دیمانەیەک لەگەڵ دەنگی ئەمریکادا دەڵێت. دوای 40 ساڵ شەڕی سار کۆتایی هات و کەوتنی دیوارەکە بوو بە هێمایەک بۆ سەرەتای ئەو کۆتاییە. هێندێک کەس داڕمانی دیواری بەرلین بە ڕووداوێکی بێبەرنامەی مێژوویی ناو دەبن. باشە، ئەمە سەرسامکەر بوو. من ئەتوانم ئەوەت پێ بڵێم کە هیچ کام لە ئێمە لەو کاتەدا پێشبینی ڕوخانی یەکێتی سۆڤێتمان نەدەکرد. کاتێک کە دیوارەکە ڕوخا لە ڕاستیدا لەو باوەڕەدا نەبووین ئەمە ڕاست بێت. ئەو دەڵێت دەنگی ئەمریکا ڕۆڵی گرنگی هەبوو لە پێکهێنانی پشتیوانی گشتی بۆ دموکراسی. ئێمە دەمانزانی خۆپیشاندانی ناڕەزایی لە ئارادا بوو بۆ ئازادی لە تەواوی وڵاتانی هاوپەیمانی واشۆ. بەشی هەرە زۆری ئەو هەواڵانە لە ڕێی کار و تواناکانی دەنگی ئەمریکاوە دەگوازرانەوە. لە ڕاستیدا ئێمە پەیامی خۆمان بۆ ئەو وڵاتانە دەگواستەوە و لە بێشەوە وەرمان دەگرت. بەڵام 30 ساڵی ڕابردوو بەم شێوەیە دەرنەچوو کە بەڕێز بیکر و ڕێبەرانی تری ئەو سەردەم وەک سەرۆک HW بوش، ڕێبەری رووسیا میخائیل گۆرباچێف، هەڵمەتکۆڵی ئەڵمانیا هیوایەتیان بوو. بەڕای بیکر سەقامگیری دموکراسی دوای شەڕی سارد هاتەدی لەژێر هەڕەشەدایە. هەندێک لەو هەڕەشانە بۆ سەر دیموکراسی لە ئارادا بوون. پتر زیادبوونی سەرکوتکردن بوو. بە دڵنیاییەوە ئەمە لە رووسیا ڕووی دەدا. ئەو سیستەمە نەیدەتوانی هیچ شتێک بکات. ئەو دەڵێت تاکە ڕێگای بەرەنگاربوونەوەی ئاستەنگەکان و پاشەکشەی دموکراسی ئەمڕۆکە دەیبینین بۆ نمونە لە پۆلۆنیا و هەنگاریا ئەوە بکەین لە سەردەمی شەڕی سارد سەرکەوتوانە کردمان. ئیتر ئێمە سوور بووین لەسەر پشتیوانیکردنی ئازادی و دیموکراسی و بازاڕی ئازاد. ئابەم شێوەیە ئێمە جەنگی ساردمان بردەوە. ئەو دەژڵێت ئەگەر ڕۆژاوا شتی زیاتری کردبایە بۆ نمونە هانی رووسیای دابایە تا پابەندی بازاڕی ئازاد و دموکراسی بووایە، لەوانەیە ڕەوشەکە ئەمڕۆ جیاواز بووایە. تامزرۆیی خواسێکی گەورە هەیە لە پێناو ئازادیدا لەلایەن گەلانی جیهانەوە لە تەواوی جیهاندا. کاتێکی شتەمکارەکان دەسەڵات دەگرنە دەست دەیانەوێت ئەو ئازادیە بوەستێنن یان لە ناوی ببن. ئیتر لەبەر ئەوە بەرگریش لە ئارادایە. بیکر دەڵێت ئێمە دەبێت سوور بین لەسەر ئەو پرەنسیپ و بەهایانەی کە خەڵکانی ئازاد لە سەرانسەری جیهان هەوڵی مانەوەیان و پەیڕەوکردنیان دەدەن. زۆر بە ڕاشکاوی ئێمە خاوەنی ڕای خۆمانین بۆ جەنگێکی سادی دیکە. بە هەموو شتێکەوە سارتر دەبین لە جەنگەکەی پێشووتر. بە پێی بیکر تاکە ڕێگای برنەوەشی ئەو شێوازەیە کە شەڕەکەی یەکەممان پێبردەوە.